ئامارەکانی توشبوون بە نەخۆشی شەکرا تا دێت لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشان دەکات. ئەم هەڵکشانە لەسەر ئاسی جیهانیش هەروایە بە جۆرێک لە 10 کەسێک تووشی شەکرە دەبێت. لە هەرێمی کوردستان هۆشیاری هاوڵاتیان لە ئاستێکی نزمدایە و پزیشکان دەڵێن توشبووان و ئەوانەی لە لێواری توشبووندان پارێزگاری ناکەن و ڕێنماییە پزیشکەکان ڕەچاو ناکرێت. ئەوانەی کە توشبوون بە نەخۆشی شەکری پێویستە ڕەچاوی خواردن بکەن و پارێزی و پەیوەندی حەبەکانیانەوە بە خواردنەوە دایمەن بە شێوازێکی وا بێتکەوە دەرمانەکانیان لە بیر نەچێت، بەڵام نابێ ئەوەش بڵێ من دەرمانە خۆم ئیتر پارێز ناکەم. ینی ئەوە نییە کە ئەڵێ من علاجەکەم وەرگرتووە لە بەرەو پارێز ناکەم، پارێزە شوێنە نەخێر، ئەوێ پارێزیش بەردەوام بێت و لە هەمان کاتیشا دەرمانەکان بە شێوازێکی تەواوەتی وەرگێت و چەندین جار لە ڕۆژەکە بتوانێت پشکنین بکات بۆی کە بزانێت شەکرەکەی نزمەیە بەرزە بۆی کەوا چارەسەری بکات. ئەو هاوڵاتیانەی کە هێشتا توش نەبوون پێویستە ڕەچاوی چەندین خاڵ هەیە بکەن بۆی کەوا توش نەبن. ینی هاوڵاتی هەیە لەبەرەوەی لە ئایلەکانە شەکرەی هەیە لەوانەیە دووچاری بێت، دایکی باوکی هەیە بۆ شەکرە لەوانەیە ئەمیش توش بێت. لەبەرەوە پێویستە ڕەچاوی ئەو باری تەندروستیە بکات بۆی کەوا توش نەبێت. لەوانە کێش دابەزین، کێش پێویستە بە شێوازێکی گشتی ئەوەی ئەبینین ئەمە خەڵکێکی زۆر کێشی بەرزە، کێش پێویستە دابەزێت. لە شاری سلێمانی کۆنفرانسێکی زانستی لەسەر نەخۆشی شەکرە بەڕێوە چوو کە تیایدا چەند توێژینەوەیەک لەسەر نەخۆشیەکە خرانە ڕوو. بەشی هۆشیاری بۆ نەخۆشیەکە قسەی زۆری لەسەر کرا و پزیشکان دەڵێن بەشێکی زۆر لە تەشەنەسەندنی نەخۆشی شەکرە لە قەڵەبی و وەرزش نەکردن و خواردنی خێرا و بۆ ماوەیی دەگەڕێتەوە. ئەنجام نەدانی پشکنینی پێشوەختەش هۆکارێکە بۆ زۆربوونی نەخۆشیەکە. نەخۆشی شەکر نەخۆشیێکی درێژخایەنە، علاقەی بە شێوازی ژیانەوە هەیە. شێوازی ژیانی لە ڕووی مەسەلە فشاری دەروونی، لە ڕووی بۆ ماوەوە، لە ڕووی وەزنەوە، لە ڕووی تێکچوونی هۆرمۆناتەوە، ئەمانە هەمووی دەورە بینن، ئەمانە هەمووی کاریگەری ڕاستەخۆیانە بێت. ئێستا بەپێی ئامارە تازەکان لە جیهاندا لە هەموو 10 کەسێک یەکێکیان تووشی شەکرا بێ، لە هەموو 10 کەسێک تووشی نەخۆشی شەکرا بێ. هەرێمی کوردستانی شەروایە تقریباً هەرێمی کوردستان لەوە چێمە خەلەلێکمان نەبێت لە تۆمارکردنی داتاکانە. نەخۆشی شەکرە لە بیرمان نەچێ، نەخۆشیێکی زۆر جار بێدەنگە. بێدەنگ بە واتای ئەوەی ئەگەر تۆ خۆت نەچی فەحسێکی خۆت بکەی لەوە چێ نەخۆشەکەتە بێ بۆی نەزانی بێ، لەوە چێ زۆر جار نیشانەی نەبێ. نەخۆشی شەکرە بۆی پێویستی پرۆگرامێکی گرنگە پێوتە پرۆگرامی ناسینەوەی پێشوەخت، یعنی وا لە مرۆڤ ساحەکان بکەن کە هەست دەکەی نەخۆشییان نییە بچن ناو بەناو چێکی تەمەنی چێکی شەکرەی خۆیان بکەن، چونکە ئەم نەخۆشیە لە مناڵی شارڕووە و لە گەورە شارڕووەیەوە نەخۆشیێکی بەربڵاوە بەڕاستی. دەوترێت دام و دەستگا و دامەزراوە حکومیەکان وەکو پێویست گرنگی بە هۆشیاری تەندروستی لەسەر نەخۆشی شەکرە نادەن و هاوڵاتیانیش خۆیان کەمتەرخەمن بۆ ئەنجامدانی پشکنینی پێشوەختە. پزیشکان دەڵێن پشتگوێخستنی شەکرە و گوێنەدان بە ڕێنماییە پزیشکەکان کەسی توش بوو ڕوبەڕووی مەرگ دەکاتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام، سلێمانی.